ژیانی ئاوارەی و کەم ئەندامبوونی داینەبڕاندووە لە کار و هەمیشە لە جوڵە و خۆماندووکردنە بۆ ئەوەی بتوانێت بژێوی خۆی پەیدا بکات. ئەو لە ساڵی 2014دا و بەهۆی ئاگری شەڕی داعشەوە لە قەزای شارەبانەوە وەک کەسێکی ئاوارە لە یەکێک لە کەمپەکانی خانەقین نیشتەجێ دەبێت. محەممەد هاشم بەڕەگەز عەرەبە و تەمەنی 45 ساڵی تێپەڕاندووە. چەند ساڵێک پێش ئێستاش بەهۆی ڕووداوی هاتوچۆوە قاچەکانی لەدەستداوە و کەمەندام بووە. ئەو خاوەن بەهرەیەکی سەرنجڕاکێشە و هاوشێوەکانی ئۆتۆمبیل با بچووکراوەی دروست دەکات و لە بەرامبەر دەستکەوتنی بڕەپارەیەک لە بازاڕدا دەیفرۆشێت. عندي أصدقاء يسندوني دائما يعني هاوڕێم هەیە بەردەوام پشگیریم دەکەن لە دروستکردنی ئەو ئۆتۆمبیلە سەربازیە بچووکراوانەدا. هەروەها زۆر کات ئینتەرنێت بەکاردێنم بۆ قسەڕووی کارەکانم و لەو ڕێگەیەوە دەیان فرۆشم. من پیاوێکی خاوەن پێداویستی تایبەتم و بەتەنها دەژیم. کارم جێهێشتووە پێشتر کارم دەکرد بەس ئێستا ناتوانم. کەسم نییە دایک و باوکم لە کەمپەکەدا گیانیان لەدەستاوە. هاوسەرەکەشم بە هۆکاری تایبەت لێم جیابۆتەوە. محەممەد کەسێکی تەنیا و بێنازی خێزان و کەس و کارەکەیەتی جیا لە ئازاری کەمەندامبوونی تیرۆرستانی داعش لە شارەبان ماڵەکەی یەکسان دەکەن بە زەوی و لە ژیانی ئاوارەیشدا دایک و باوکی کۆچی دوایی دەکەن. والحمد لله هساني عايش ومستمر بحياتي. سپاس بۆ خوا من دەژیم بەردەوام لە ژیان. سەرباری ئەو ڕۆژە سەختەی تێدام بەڵام سپاس بۆ خوا هیوان بە ژیان هەیە. ئەم کارە دەکەم هیوادارم کەسانێکی زیاتر کارەکان ببین و هاوڕێی زیاترم هەبێت. ئەو ئۆتۆمبیلانەی محەممەد دروستی دەکات زیاتر ئۆتۆمبیلی سەربازین. ئەمەش بۆ ئەوە دەگەڕێتەوە ساڵانێک وەک وەرگێڕی زمانی عەرەبی لەگەڵ هێزەکانی ئەمریکا لە ناوچەکە کاری کردووە. هەرچەندە هیچ بڕوانامەیەکی نییە بەڵام زمانی ئینگلیزی بەباشی دەزانێت. وەک یەک نییە نرخەکان. پارچەی وهەیە بە 50,000 دینارە بەڵام کێشەکە نەنرخدا نییە. کێشەکە لە کاتدایە. جاری وهەیە دروستکردنی پارچەیەک 20 ڕۆژیان مانگێکی دەوێت. بەڵام فرۆشتنی قورسە چونکە لەم ناوچەیە داهات کەمە وەک بەغداد و ناوچەکانی باشوور نییە. بۆیە قورسە پارچەی بە 50,000 بفرۆشیت. بۆیە ناچارم بەکەمتر بیفرۆشم. محەممەد چووەتە کێبڕکەی کاری دەستڕەنگینی و بەهرەدارانی عێراقەوە و لە کێبڕکێکەشدا توانیوێتی لەسەر ئاستی عێراق پلەی سێم بەدەست بهێنێت و لەسەر ئاستی پارێزگای دیالەش ببێتە پلەی یەکەم. شاخەوان محەممەد، کورسات نیوز، خانەقین.